بۆ هەر ڕێفرالێک تواتوانی 5 دانە ئەم دراوەی بەدەست بهێنی و دە دراویش خۆت بەدەستهێنی لەم ئێردراپە و هەروەها ئەم ئێردراپە بەڕێزانم تاکو 28 مانگەیە 28 مانگەی تاو دەبێ سیمان ئەم دراوە دێتە ناو حساب بانکی تو کە تراست والێتە باوچینە سەر نرخی ئەم دراوەش هاوڕێیان کە بزانین ئەم دراوە یەکەم ڕەگەزەکەی نێرە یاخود مێهە و نرخەکەش بزانین لە کوین مارکێت کەپی بە چەندە. بەناوی خوا سڵاو هاوڕان هیوام لەر شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵا بەڕێزان دیسانە منی هاتماین لە خزمەت ئێوە بوو پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە پیجی فیسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت بۆ بەڕێزانە کە یەکەم جارە چەنێلەیە بینن لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت کە منی هاتماین هەفتانە دوو ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە تۆ ئەتوانی بێ بەرامبەر دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنی بۆ ئەوەی تو هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لەدەست نەدەیت کە من بڵاو یانەکەمەوە چەنێلەکە سابسکرایب بکە زەنگولەی تەنشێک چالاک بکە بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نوتیفیکیشنەوە تۆی ئاگادار بکاتەوە و تو یەکەم کەسبی کە بێ ڤیدیۆەکان ببینیت و باشاری لە ئەپەکان و هەروەها وێبسایتەکان بکەیت. بەڵێ بەڕێزانم ئەمڕۆشەمەوەی ئیردراپێکی زۆر باش بێوە بناسێنم کە دراوی ئەلکترۆنی سیف کەپە پێشەوەی هاوڕان بچینە سەر ئیردراپەکە و هەروەها چونیەتی بەدەستهێنانی ئێردراپەکە یەکەم جار باوچینانەوە کوین مارکێت کەپی بزانین ڕەگەزی ئەم دراوە چییە داخۆنێرە یاخود مێە سوحبەتم کرد ببورن هەر بوو پێکەنیم بوو. بەڵێ بەڕێزانم سیف کەپ توکەن هەروەکو بینە نرخەکەی 2 سنتە لە ئێستادا و هەروەها لە توی تێکیان کرد بوو کە لە سیمان کاتێکە پارەکەی ئەدەم بە بورسی جیهانی نرخەکە ئەچێ بە نرخەکە تاکو 50 سنتیش بەرزە بێتە واتە $9 بەڕێزانم لێرانە باشیەکەی ئەوەیە هاوڕێیانم ئەم دراوە پێشەوەی بچینە سەر مارکێت کەپەکەی دراوەکەی تەنها 100 میلیۆنە کە زۆر کەمە بەڕێزانم بڕواتە نەبێ 100 میلیۆن بوو دراوێک زۆر کەمە واتە نرخەکەی زۆر بەرزە بێتەوە ئەم دراوەی ئەوە زۆر باشە کە 100 میلیۆنە مارکێت کەپەکەش $2 میلیۆن و هەروەها معاملەی ڕۆژانەی $345,000 لێرانەش بەڕێزانم ئەوەش نمودارەکەیە کە چەند بەرەو هەلکشان و داکشان هاتووە تاکو ئێستا هەروەکو گوتم بەڕێزانم لە بیداتی ڤیدیۆەکەی کە ئەم توکانە ئیردراپی هەیە واتە توکانی بەلاشتان نەدەتێ و کاتەکەش محدودە واتە تاکو 28 مانگی ئێواتوانە لەو ئیدراپەی بەشداری بکەن بۆ هەر ڕێفرالێک 5 توکەن وهروەها خۆتانیش دە توکەن بەدەست بێنن واتە زۆر گرنگە تاکو 28 مانگ بەڕێزانم ئەو قسم لەبیر نەکەن کە ڕێفرال کوبکەنەوە بۆ ئەوەی بۆ هەر ڕێفرالێک 5 دانە لەو توکەنەی بەدەست بێنن تاکو تای ڤیدیۆ لەگەڵمە بن ئازیزانم بۆ ئەوەی پێتان برم کە چون لە ئیردراپەکەی بەشداری بکەن باچینانە وێبسایتەکە سیف مون کەپە بەڕێزانم کە لێرانە هەروەکوە بینن ئیردراپی هەیە پێشەوەی بچینە سەر ئیردراپەکەی دەینە خوارەوە بەڕێزانم لێرانە هەروەکوە بینن ڕوتمەپەکەش دیارە کە لە ئەکسچێنجی هاتبیت قەولە بەڕێزانم هاتبیت کە یەکێک لە سەرڕەفە بەناوبانگەکانی جیهانە پاش باینەنسی هاتبیتە کە زۆر سەرڕەفەیەکی جی متمانەیە کە ئەم دراوە لە هاتبیت لیستە بێ واتە ئەتوانن معاملەی پێ بکەن لەناو ئەکسچێنجی هاتبیت هەروەها لا توکەن ئەتوانن ئەم دراوەی بکڕن بەڕێزانم یاخود ترێیدی پێ بکەن ئەوەش بخۆتان ئەتوانن بێن و تەماشای بکەن بەڕێزانم لێرانە شتێکم لەبیر چوو بابچمە ناو کوین مارکێت کەپی بەڕێزانم پێشەوەی باوکی ئەم دراوە سمارت چاینە واتە لەسەر شەبەکەی سمارت چاینە بەڕێزانم لەسەر شەبەکەی باینەنسیە کە نرخی گواستنەوەکەی زۆر کەمە بەڵام پێویست ناکە ئێوە و دراوەی بکڕن ئێستا ئیدراپێکەیە کە بالاش ئەتوانن ئەم دراوەی بەدەست بهێنن بەڵام کاتەکەی مەحدود هەروەکو گوتم تاکو 28 مانگەیە عەجەلەی بکەن ڕێفرال بخۆتان کوب بکەنەوە بۆ ئەوەی زیاترین دراو لەو ئیردراپەی بەدەست بێنن ئەگەر ئەم دراوە بچێت بە 50 سنتی بۆ هەر ڕێفرالێک تۆ $2.5 بەدەست دێنی کە زۆرە بەڕێزانم و کاتەکەش مەحدودە تاکو 28 مانگە. بەڕێزانم لە ڕاستیە ئیردراپەکەی ئێوە تەبی تێلەگرامتان هەبی
تلگرام که زور آسانه همو کساتوانه اکانتی تلگرامی هبه که به شماره تلفن خود دانی من لینکی باشداری کردن ل ایردراپکه لینکی باشداری کردن لو ایردراپی لجر ام ویدیوی دانیم ل دیسکریپشن یوتیوب کاتی که و کلیک لسر لینکی ایردراپکه یکن که لینکی خومه دینا ناو چنلی هم دراوی بلان پیش اوی بین لیرانه برزانم جوین هیا جوین اکی و ستارت لیرانه استارت دادته کاتی که استارت کرد او صفحات بودت برزانم آگاتان لبه و شی استارت دادته استارت اکی و دواتر دی لیرانه ل ایردراپکی باشداری اکی چون برزانم باشداری کردن لو ایردراپی هر وکو گوتم لیرانه هر وکو بخو آماجان پیکردوه او چارکاری که انجام بده دا SFC دادته و تا همان سیف کپ دادته و هر وها برزانم لیرانش بو هر رفرالک 5 سیف کپت ادته و تا زور گرینگه او سباره یکم برزانم ای ولو ل 28 یم مانگم ایردراپا کوتای پده ول 30 مانگ پارکتان ادته و تا دیتا نو حسابیه و زور گرینگه ای ول ماوی 5 و 10 روزک ماوا 12 روزک نزانم چندی ماوا زیاترین رفرال بو خودتان کوب کنه و بو اوی بو هر رفرالک 5 SFC بدست بهنن او زور گرینگه کارکان چونه برزانم کاتی که لیرانه استارتت کرد لیرانه طبیعه او چارکاری انجام بده که زور آسانه یکم تویترم کلیک لسر تویتری اکی کاتی که کلیکت کرد اوپن اکی ابی تویتر تان هبه برزانم پیم باید کس لیوانیه که تویتری نبه بلا موانه که تویتری آنیه زور آسانه هر وکو فیسبوک اکانت که درست کی و باشاری لو ایدراپی کی لیرانه کاتی که کلیکت کرد تنها فالو کی ل توییتر سیف کپتان کاتی که فالو کرد او قپات کی دی تواناو تلگرامی لیرانه یوتیوب برزانم چنل یوتیوب کیان سابسکرایب کی لیرانه کلیک لسر یوتیوبی کی کمک چواره کن تاکو یوتیوب کم ببیتوا بله آوران لیرانه کاتی که کلیک لسه یوتیوبت که لیرانه مشارکه کی دیسانه وچیده سر تلگرامی خود لیرانه چنل جوین چنل لیرانه تنها جوین نبی لچنل که یم برزانم لیرانه کاتی که جوین بود لیرانه گروپی تلگرامی یان هیا لیرانش کلیک لسه گروپی کی و جوین گروپ لیرانه تنها های شتکیان بوان نوسیه نیدی بله برزانم کاتی که او چارکارانت انجام دا زور گرینگه برزانم لیرانه برزانم کاتی که او کارانت انجام دا لیرانه جوینت ایردراپ یا کلیک لسر جوینت ایردراپ یا کی و لیرانه سابمیت کلیک لسر سابمیت کی کاتی که کلیکت کرد جوینت تلگرام لیرانه برزانم یکم شد ادرسی تلگرامکت بوانا نری آیدی تلگرامکت اتسان نیهاد معین سیه دوام برزانم تویترکت بوانا نری ادرسی تویترکت کلیک لسر تویترکه یکی لیرانه برزانم اچتا سر پروفایلی او ادرسی کوپی یکی تویترکت لیرانه کوپی یکی و دینیت لیرانه بوان انیدی پیستی یکی و بوان انیدی و سیان برزانم یوتیوب URL یوتیوب کد بوانا نری و چما سر یوتیوبی خوم لیرانه برزانم اچتا سر قناتک لیرانه لسر و ادرسک تدته او ادرسی کوپی یکی لیرانه اوش بوانا نری کاتی که اوشت بوان نارد برزانم لیرانه داوای ادرسی سمارت چاین تلیکه لا تراسوالیتی اوانه که تراسوالیتی یعنی من لینکی باشداری کردن لحساب بانکی تراسوالیتیش لجیرم ویدیوی دانم لا دیسکریپشن یوتیوب اوی باسانی بتوانن ادرسی سمارت چاین کشتان لیرانه بنیرم بو اوی سی مانک ام توکانتان بو بخریتن او تراسوالیتی خوتان لیرانه ادرسی تراسوالیتی کد چون دینی برزانم من اچما سر تراسوالیتی خوم لیرانه سمارت چاین هیا برزانم هر وکای بین لیرانه اگر لیرانه سمارت چاین تان نبو اچنا لای راستی تراسوالیتی کتان لیرانه کلیک لسر کی و لسر و سمارت چاینی سرچ کی کاتی که سرچت کرد برزانم لیرانه چالاکی کی و سمارت چاین که لناو تراسوالیت زیاده بلیرانه کلیک لسر سمارت چاین یکی سمارت چاین اچتا سر بشی ریسیف کوپی کی ادرسکت لیرانه کاتی که کوپیت کرد اچی لیرانه بوان انیری پیستی یکی برزانم و بوان انیری بله برزانم هر وکو بین لیرانه آماجه پی کرد که من سرکوتو بوم و ده تو کنم لیرانه بده سینا که قولا سی مانگ بخریتانه و تراسوالیتی من لسر شبکه سمارت چاینی کاتی که او کارانت انجام ده لیرانه چند
آیکون تدته یکم بالانسه کاتگوری لسه بالانسیکی بالانسکت پیشانه ده که من استاد SFC هیا بدست مهناوه و هر وها لیرانه برزانم ویدراوی شروع دیاره لیرانه سی مانگ تو اتوانی هم دراوی راب کشی جا هر چند بدست تنو اتوانی راب کشی ناو تراسوالیتی خود و 28 مانگش برزانم هر وکو گوتم ام ایردراپا کوتا پیده واتا کوتایی پیده و تو چی ترناتوانی ام ایردراپای بدست بینی بو اوی ایوش لینک ریفرال خودم بدنه به کسانک بو اوی بو هر ریفرالک 5 دانه SFC بدست بینم برزانم لیرانه ریفرال لینکه کاتگوری لسه ریفرال لینکیکی لینکی کتادته او لینکی کپیاکی او لینکی برزانم کپیاکی لیرانه کپیه کپی لینکیکی و ادای باو کسی که اتوی با لینکی تو نانوسین بکت و بو هر نانوسینک 5 دانه دراوی الکترونی سیف کپ بدست بینی و تا 28 مان کوتایی پیده برزانم ای و تنها لینککتان بدم به هاورکان تان بو اوی بو هر رفرالک 5 دانه لو دراوی بدست بینن برزانم او ایردراپا زور گرینگه چون که عددی دراوکی زور کمه 100 میلیون براستی زور کمه زور کمه واتا نرخی هم دراوه لدهاتوه که زور نزیک دا زور برزه بیتوه دلنیابن که من باشرین ایردرابکان به ایو اناسینم بو اوی خلکی کردستان زیادترین سود بکلو ایردراب و ویدیوانه که من بلاویانه کموه من هیچ کاته شتی خراب لوانه لرابردو دا چندین وبسایت اسکم که به دست خوشم نبوه و ایوام ناسانده بو نمونه چندین سایتی شیبا بوه بلام حالا کلم منش نبوه خواه وکیل پیم خوش با هموتان شیبا زیادترین شیبای به دست بینم بلام ایتر چپ کن دو سه سایت بون که اسکم درچون بلام هاوران آسایی من نزدیکی 120 ویدیو لناو چنلام دانه و دو سه یا خود 5 6 اسکم در بچن ایتر گناهی من چیه والله پیم خوشه هر وبسایت که من به انا سنم ای زیادترین قازانج بکن بله میتر اوش لا 120 ویدیو یا دوسی اکر اسکم درچن زور آسایه بله هاوران هر کو گوتم ویدراو کلیرانه آماجا پیکراوه کسی مان تو اتوانی هم دراوی راب کشی و هر کسیش کشی هبه لبشاری کدلو ایدراپای برزانم با لناو چنل یوتیوبم بنوسه لهر شوینه کشی هبه بو اوی کشکه بو چاره سر بکم بله عزیزانم زور به پیوستم زانیم ویدیوی بو ایوا بلا بکم و چون که در روزی ما و ایردراپی هم توکنه کی زور باشه و هر وکو اش بینن که نرخکی لاستادا باشه و عددکی کم و بشاری بکم بو اوی ایوا زیادترین توکن لری رفرالکان و بدست بینن و هر وکو دیستان و پیتان داریم هر کس کشی هبه لبشاری کردن ام ایردراپا با لناو چنل یوتیوب لجیر ویدیو یابون بنوسه من بچاوان کشکت بو چاره سر کم برزم هر رخنا کامن بسیاره که بو لجیر ویدیو ل چنل یوتیوبم بنوسه من بچاوان جوابتان دموان و تکاتان لیکم برزانم که ام ویدیوهای شیری بکن بو اوی زیادترین خلکی کردستان لی سود من ببه سپاسی و کم اگر او کاری انجام بدن لا فیسبوک تان لا تلگرام تان یا خود لهر مال پرکی کمالاتی اگر بتوانن ام ویدیوهای شیری بکن بو اوی زیادترین خلکی کردستان سود من به ایتر هموتان بخوی گورس پیرم خواه یارو پناهی ایوا بیت خواتان لگل